ڕۆژێک بوو ناز و نیعمەتی خوامان بەسەرەوە زۆر بوو 2009 10 11 12 ئەمانە ئەو خەڵکە دەگوان هەری خوابی بڕێ ئەمەکەی ژیانە ئەمەکەی حاڵە کوردوەتەنی پارەباران بوو ئیش زۆر بوو معاش چاکە سابە چاک بەس ئەو خەڵکە سوێن بەخۆ شکری خوای نێکرد زۆربەی والله نەفەر هەبوو دوو لە ڕێبەڕێستان معاشەکەی وەرەگرت مانگانە یەک فکر معاشەکەی خوا بتبڕێ نەفەر ئەزانم ئەیوت کە فەحسی ڕۆنەکەمە کرد بە 5,000 10,000 فەحس مەگر ئاوا فڕێمەدا خوا چۆن لێت ناسێنێتەوە ئەو خەڵکە مانی دەفتەرێکی بەدا هەر ڕێ خوابی بڕێ خەڵک زۆربەی فێر ئەم بەزم ڕزمە بوو ناشکوری بوو بڕۆ بازاڕەکان خەڵ بدوێنە بڕۆ کۆمەلگاکان بڕۆ ناو مەجلیسەکان چوا کەس ناڵێ الحەمدولله هەر گشتی ئەڵێ ئاوا و حاڵمان خراپە و ژیانمان خراپە لە چاو بابا پیری خۆمانە ژیانمان زۆر خۆشە الحەمدولله دوعا بکەین خوا نیعمەتەکانمان لێ نەسێنێتەوە قیمەتی چییە من مانی 50 وەرەقەمە بێ تۆپ و تایارە بانمەوە دەنگی بێت چ قیمەتێکی هەیە چه قیمەتێکی لە ماڵەکەی خۆمە خاوەنی خۆم نەتوانم بخەوم بە ئیسراحەتی خۆم خۆ تەنیا بەس پارە و پوڵ گرنگ نییە ڕاستەکی بەشێکە لە بەشەکانی ژیان بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە الحەمدولله ئەمانێک هەیە کەم یا زۆر لە ماڵەکەی خۆتا دەخەویت بە ئیسراحەت خەمت نییە خۆم بە هەشتیش نییە بڵی کاکە 100% خەمم نییە بەڵام الحەمدولله باشە بڕۆهانی وڵات سەیرکە ئەو کاتە ئەزانیت لە چ نیعمەتێکای تۆ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو خوایە گیان ناز و نیعمەتەکانمان لێ نەسەنیتۆ پەنا دەگرم بە تۆ لەوەی نیعمەتەکانمان نەمێنێت ئیتر هەر نیعمەتێ لە نیعمەتەکان بێت چونکە ئەوەی کە خوا پێمانی دەبەخشێ نیعمەتی خوایە ئەوەشی لێمان دەگرێتەوە قازانجی ئێمەی تێدایە